گەوهەر عشقی سەرپۆشی لەسەر لادا. ئەم شۆڕشە شکۆدارە ڕۆژانە ڕەواڵەت و لایەنی ئیلهامبەخش بەخۆیەوە دەگرێت. بۆنیادی سەتار بەهێشتی ڤیدیۆیەکی لە گەوهەر بەهێشتی دایکی کرێکاری گیانبەخت کرد و سەتار بەهێشتی بڵاو کردەوە کە تیادا ئەم ئینسانە مەزنە بوێرە سەرپۆش لەسەر دەکاتەوە و ئەڵێ دوای 8 ساڵ بۆ ئەم دینەی کە دەیهەوێ خەڵک بکوژێ سەرپۆش لەسەر لا ئەدەم. کردەوەی شۆڕەشگێرانەی گەوهەر بەهێشتی بەشێکە لە ڕووسەری سووتاندن، ڕووسەری بادان و ئامادەبوون بەبێ ڕووسەری کچانی گەنج و ژنان لە خۆپیشاندان و ڕێپێوانەکاندا. کۆمەڵێک جوڵەی شۆڕەشگێرانە کە نیشانەی گەشە و هەڵکشانی ئاستی خەبات و خۆڕاگری بەردەوامی 40 ساڵەی ژنان و پیاوانی ئازادیخوازی ئێرانە دژ بە حجابی ئیسلامی و زۆرم لێ. هەندێک لە خاوەنڕایان لەسەر ئەو باوەڕێیان کە حجابی ئیسلامی لەباری ئیدێۆلۆژیکیەوە کۆڵەگە و ستونی خێوەتی کۆماری ئیسلامیە و کەوایە هەڵوەشانەوەی ناممکنە و بە واتای ڕۆخانی ڕژیمە. ئەم بۆچوونە لە بەیانات، فتوا، تەفسیر و هەڵوێستی ڕێبەرانی مەزهەبی حکوومەتی و لە سەروویانەوە خومینی و خامنەئی و بوونی یاسای سزادانی ئیسلامیەوە سەرچاوەی گرتووە. خومینی وتوویەتی ژنی موسڵمان دەبێ حجابی هەبێ. خامنەئیش جەختی کردووەتەوە کە حجاب واجبی شەرعیە. نووسیویانە لە یاسای بنەڕەتیدا ئاماژەیەکی ڕاستەوخۆ بە مەسەلەی حجاب نەکراوە. بەڵام مادەی 638 قانونی حجاب و تەفسەرەکەی ئەڵێ دەرکەوتنی ژنان لە شوێنە گشتیەکان بەبێ حجاب شەرعی تاوانە. لێرەدا وەبیرهێنانەوەی خاڵێک پێویستە و ئەویش ئاماژە بە حکم و یان فتوا گرنگەکەی خومینیە. ئەو چەندین جار وتوویەتی کە پاراستنی حکوومەتی ئیسلامی واجبترینی واجبەکانە و لەبەر ئەو دەکرێت دەست لە نوێژ و ڕۆژوش هەڵگری. بەم جۆرە بۆ ڕژیم هەلپەرستی کە درۆکردن بە تەقیە ناو دەبات و بەڕەوای زانیوە لە ئەگەری کەوتنە مەترسی حکوومەتەوە هەڵکردن لەگەڵ هەڵوەشانەوەی مادەی 638 یاسای مجازاتی ئیسلامی لەباری ئیدۆلۆژیکیەوە ئیمکانی دەبێت. بەڵام سیاسەتی حجابی ئیجباری تەنیا بابەتێکی ئیدۆلۆژیک نییە، بەڵکو ئامرازێکی گرنگی سیاسی بۆ سەرکوتی ژنان و لە ڕێگای ئەوانەوە کۆمەڵگەیە. سیستمی سرمایداری و لەوانە حکوومەتی ئیسلامی پێویستی بەوە هەیە کە ژنان شارۆمەندی پلەدوو بن. کۆماری ئیسلامی وەک ڕژیمێکی سرمایداری و بە ئاشکرا دیکتاتۆر بە ڕەسمی و یاسایی ڕژیمێکی پیاوسالار و دژە ژنە و ئەوەش نیازی سەرمایە و حکوومەتەکەی بە عادەت، سنەت، ئاموزش، یاسا و پۆلیس دابین کردووە و دەیکات. یەکەم هێرشی ڕێکخرا و هەمەلایانەی ڕژیمی داسەپاو بەسەر خەڵکی ئێراندا لە دژی ژنان بەڕێوە چوو. خومینی لە 16 مانگی ڕەشەمەی ساڵی 57 بە دەرکردنی فتوای پێویستی پۆشینی ئیسلامی لە وەزارەتخانە و ئیدارەکان فەرمانی سەرکوتی ژنانی دەرکرد و ئەمەش دەستپێکی ڕەسمی سەرکوتی سیستماتیکی شۆڕشی 57 بوو. لەوە بەدواوە سەرکوتی سیستماتیکی ژنان و بەرتەسکردنەوەی زۆری مافەکانیان کەوتە دەستوری کاری هەموو ئۆرگانە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامیەوە و لەم ڕێگایەوە سەرکوتکردنی سەرجەم شارۆمەندانی بەکردەوە دەرهێنا. یەکێک لە داخوازیەکانی شۆڕشی شکۆداری ئێستا دابینکردنی مافەکانی ژنانە بە پێ ئاخرین ئستانداردەکانی دەستەبەربووی دنیای پێشکەوتوو. هەڵوەشانەوەی حجابی ئیجباری و تێکەوە پشڕانی گەشتی ئێرشاد هەنگاوێک دەبێت لە ڕاستای دەستەبەربوونی ئەم داخوازیە بنەڕەتیەدا. ئەگەر سەرانی ڕژیم و بە تایبەت بێعەمامەکانیان بگەنە ئەو ئاکامەی کە بە پێداگری لەسەر پۆشینی ئیسلامی دەکەونە سەرە و لێژی تیاچوونەوە دەست هەڵگرتن لە حجابی ئیجباری ممکنە بۆیان. ئەگەر شۆڕەشگەران بکەونەوەها بارودۆخێکەوە دەستەبەربوونی داخوازی ڕووخانی کۆماری ئیسلامی بۆیان هاسانتر دەبێت.
بەم جۆرە پێویستە کوورەی شۆڕەش زیاتر نێڵ بدڕێت. ئاگرەکەی بڵێ سەدارتر بکرێت و لە چاڵنانی ڕەژیم خێراتر بکرێت. بردننی کۆماری ئیسلامی بەرەو زبڵدانی مێژوو دەبێ هەنگاوی یەکەم بێت بۆ بنیادنانی کۆمەڵگایەکە تیادا دابینبوونی ماف و ئازادی و یەکسانی تەواوی ژنان و پیاوانی تیادا ببێتە پێویستێکی بنەڕەتی بۆ دامەزراندنی کۆمەڵگایەکی سۆسیالیستی کە ئاکامەکەی سڕینەوە و ڕێشەکێشکردنی چەوسانەوەی یەکتری کەسەکانە.